بێگومان زیاد لە هۆکارێکی هەیە پێش هەموو شتێک ئەو هەستی نامی بوونە کە لەم وڵاتەیە دروست بووە بەداخەوە چەند شتێک لەم کۆمەڵگای ئەمە هەیە ناکۆکی درێژماوەی کۆمەڵگا گەندەڵی لە کۆمەڵگایە کە تا کوێستان نەتواناندا و چارەسەرێکی گرنگی بۆ دامدرێ هەروەها نەعەدالەتی لەم کۆمەڵگایە هەموو ئەمانە کاریگەریان نەبووە بەڵام لە هەمان کاتە ڕۆشنبیرێکیش لەم کۆمەڵگایە هەیە کە لە مەسەلەی ئینتیمای نیشتیمانی و نەتەوەیەدا ئینتیما و پەیوەستی مرۆڤی کورد بە خاکەکەی و لاواسەکە هەندێک لە ڕۆشنبیران بەشدارن ئۆپۆزیسیۆنی پێشوو هەندێک بەشدار لە بەرنی خۆیەوە وڵاتانی دەوروبەرەکەش لە ڕاستیە یعنی وەبەرهێنان لە ئازار و لە کێشەکانی هەرێمی کوردستانەکان بۆ ئەوەی کە خەڵکی کورد خاکەکەی خۆی لەبەر چەوێ نیشتمانەکەی خۆی لەبەر چاوکەوێ و بە دیدێکی زۆر ناومێدانەوە سەیری ئایندەی خۆی بکە ئەکرێ پرسەکە بکرێ بە پرسێکی زانستی خۆی نابێت لە ڕاستیە بەسەرپێی جواب بدرێتەوە ئەوێ ناوەندی لە کۆڵینەوەی زانستی و زانکۆکان بەشداری بکەن لەوەی هۆکارە بە شێوەیەکی زانستی هۆکارەکانی ڕۆیشتنی گەنجان لە کوردستانە چین هەتا ئەوەی ئەمەش باسیەکە نەبێتە باری سەرنج